لە بەرنامەی هەفتانەوە لەگەڵتانم کاتتان باش کۆمەڵێک بابەت و بڕگەی جیاواز و سەرنجڕاکێش لە ئەڵقەی جارێ هەفتانە هەیە تا کۆتایی لەگەڵمان بن. گەنجێک لە شاری کەرکووک ئۆتۆمبیلێک لە دار دروست دەکات. هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت دەبێت یەکێک لە باشترین وەستای ئامێرە ئەلێکترۆنیەکان. مامۆستایەکی هونەری پاخچەی ماڵەکەی لەسەر شێوازی گوندەکانی کوردستان دەنەخشێنێت. هاوڵاتیەک لە شاری کەرکووک ئۆتۆمبیلێک لە دار دروست دەکات. هاوڵاتیەکی شاری کەرکووک دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر دوای ئەوەی کە ئەوێت کە کارێکی زۆر جیاوازتر بکات ئۆتۆمبیلێک دیزاین دەکات کە سرجەم کەرستەکانی لە دار دروست کراون. ئێستا و هاوڵاتیە بۆ ئۆتۆمبیلێکی لە ناو شاری کەرکووک هاتوچۆ دەکات و بەو کارەشی بۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیان و میدیاکاران. ئەم سیارەیە بەتەمان بووم پێش 2 ساڵ پێش دروستیکەم ئەم کەنتینەیەتە سەری دەستمان بەتاڵ بوو ئیش کار نەبوو هەستانی چیمان کرد دەستم کرد بەم سیارە دروستکردنا لە فەیسبوک ڕسمێکم دی زۆر غەریب بوو تر خۆم شار بەتەمان بوو سیارەیە دروستکەم بە جۆری ئەو ڕسمە هەستام قالبم بۆی دروست کرد و هەیکەلەکەم بۆی دروست کرد بەدەست ڕسم کرد دوای لەسەی داری مێنا و کردمە ئەم سیارەیە منی دروست کرد. ئەشیاکانشی هەر پارچەی لە شاریەوەی مێناوە مەسەڵەن ئیشارەتەکانی یان لایتەکانی یان مەچینەکەشی مە لە سلێمانیەنە شانسەکەشی سیارەیە بوو هەڵگەڕاو بوو ڕقەم سنەوی هەیە کامل سیارەکە هەیکەلەکەی بەکەلک نەما بوو هەیکەلەکەی مافرێدا بەدارە لە شوێن ئەو هەیکەلە ئەم سیارەیەمان دروست کرد شانسەکەین ئەو سیارەیە بەس ڕقەم سنەوی هەبوو سیارەیەکی کامل بوو. بەڵێ حتا ئێستا 100 پێی ڕۆشتمە هیچ کێشەیەکم نییە لە ڕۆشنی شەقامش جوان نەگرێ ئەین شارع جوان نەگرێ ئەم ناولا ناکە تاسەی نەرمە لەخوا بە زیاد بێ ینی سیارەیەکە تەقەوڕەقەی نییە زۆر تون و تۆڵە هیچ مشکلێکم نییە لە شارە. ئەم سیارەیە هاوی نییە جسانی نییە ئەم سیارەیە کلاسیکشە خۆی بێدەرگایە ئەم سیارەیە کراوە لە جەوێکی خۆش یان بەهاران یان هاوینان سەفەرێکی پێ بکەی یان فەڕێکی پێ لێدە یان سەفرایەکی پێ بکەی بۆ تشتانە دروست کراوە دروست نەکراوە تۆ بین هاوین و دستان بەکاری بێنی.
سەردانی خواردنگەیەک دەکەن لە سلێمانی کە سەرجەم ستافەکەی ئەندامانی یەک بنەماڵان بنەماڵێک لە سلێمانی دوایەوەی کە بیر دەکەنەوە کە بۆ کارێکی جیاوازتر بۆ خۆیان بتوانن بژێوی ژیانی خۆیانی پێدابین بکەن خواردنگەیەک دەکەنەوە کە سەرجەم ئەندامانی بنەماڵەکە لە خواردنگەکە کار دەکەن ئێستا ئەوان توانیویانە لەو ڕێگەیەوە هەم خێزانێکی بچووک لەناو خواردنگەکە دروست بکەن هەم بتوانن بژێوی ژیانی خۆیان لەو ڕێگەیەوە دابین بکەن. حەزم کردووە ئەم شوێنە دابنێم خانەوادەکەی خۆم لەم شوێنە دابنێم وەکو بوونی عایلەیەک لەم شوێنە ئیشێ بکەین ئیشەکەشمان خێزانەکەی خۆم لەگەڵایە بە سپاسەوە زۆر سپاسی خێزانەکەمەکەم کە هاوکاری کردوم لەم ئیشە براکەم لەگەڵا زۆر سپاسێکم بۆ براکەم کە هاوکاری کردوم کە ئەڵێن عایلەی خۆمان خێزانەکەمە براکەمە هەمووی برازاکانمە هەموویمان لەگەڵایە ئەمانە لەگەڵمانە ئیشەکەن. هاتووم لەگەڵ پشگیری هاوسەرەکەمەکەم یارمەتی ئێم لە کارەکانیە خۆی دوو شەفتە من شەفتی ئێواران لەگەڵی یارمەتیم زۆر خۆشحاڵیشم کە لەگەڵ یام بۆ پێشەوە بەروبردنی کار لە کارەکەیە و زۆر خۆشە بۆ هاوسەرەکان ئەگەر بەیەکەوە بتوانن کارێکی بەم جۆرە بکەن لە بەروی هەم پشت و پەنایەکن بۆ یەکتر هەم بۆ خۆشتریشە لە ناو کۆمەڵگەیە کە بە عایلەیی کار بکەن. چه گاز بێت چه هەمبەرگر بێت چه پیزا بێت چه کولێرە بەقیمە بێ هەموو خواردنەکانیشمان فرێشە کولێرە بەقیمەکە و هەمبەرگرەکەشم هەر فرێشە هەمبەرگری نوشمان هەیە گۆشتمان هەیە حەزم کردووە ئەم شوێنە دابنێم خانەوادەکەی خۆم لەم شوێنە دابنێم وەکو بوونی عایلەیەک لەم شوێنە ئیشێ بکەین. ئەم ئیشە کە دامناوە بۆ خزمەتی میوان بۆ حەزم کردووە خزمەتی میوانەکان بکەم هەدەفی من ئەوەیە بتوانم خواردێکی جوان و شایستە خزمەتی میوان بکەم میوان کەیەتە لامان پێویستمە بۆ من خزمەتێکی بکەم. هاوڵاتیەک لە شاری دهۆک سەرڕایەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام لە کارکردن کۆڵ نادات و ئێستا بۆتێکێک لە باشترین وەستاکانی ئامێرە ئەلکترۆنیەکان محەممەد مستەفا ئێستا توانیوەتی لە کارەکانی بەردەوام بێت وەکێک لە باشترین وەستاکانی نێوبازاری دهۆک بێت بۆ ئامێرە ئەلکترۆنیەکان هەروەها لەسەر کارەکەشی بژێوی سەرجەم ئەندامانی بنەماڵەکەی دابین دەکات. اس محمد مصطفى علي من سال 1908 ازش دایک بویم از خودم پدوی تایبتم از خیزان دارم و 4 زارو جیانه و معتماد خو خر دای سر خوب یعنی تصليح موبایل و اتاریا و 16 سال است نفشول با شولاد الکترونیات دارم. باید بشیم خیزان خو به مثل سفرازی خودان کم و پیتوی کسی نبیم و که هر کسی که آسایی دا بشیم مالا خوب خودان کم انشالله
ئەمە من دەستە بیشوێری کریا شولە ژێڕینیشنەیە گەرەگە خۆشە ئەس حەزکەم هەمی کەس خوپاو نەبیشوێلی مەسەلەن یەکجاری خودم پێتیوی تایبەت بتەرکیز احتیمادەوە خوب پیانە ئەلکترۆنی ئانغێر شول بیت هەر شولێکە هەبیت ئەس حەزکەم هەبڵ بژی خەر دەستە بۆ شولا بکەن نەمینەت مۆڵ خودم پێدویە کە تایبەت ئەوە خۆ نەهێلنە پیڤیا کەسی بە هەر ئەب خوب خۆشولکەن هەر شولێکی هەبی چێ ئەلکترۆنی بی چه غێر شولبی بە شولی ڕینیش نەبیتن خۆ نەهێلنە پیڤیا کەسی بە ئەس حەستکەم هین هەمی خوپاو نە شولی تووسا و ئەلحەمدوللا وێگۆێ من دکانە خۆ تایبەتە هەی و ئەس پێتوی کەسە نینم ئیشاڵڵا هەندی بشنگی بخۆشولکەین خۆ نەهێلنە پیڤیا کەسی بە وەکو هەر کەسێکی ئەوسایی مەژی حەز و شیانێت خۆیتین ئیکیش حەژیگەرنامەژی بوو یاریە باسکت بۆ لێ بوو ئەم هەلبژارتیە دووکەینە ئەم بەری کۆرۆنایە ئەم هەمی گاوەتادنێک باسکت بۆ لێ و مایڤاریە خۆمژیت کرد بەس وێگەوێ بەر وەزعی کۆرۆنایە هەموو هەندێک جام تین ئەس تنێ تێم بخۆ تەمرینت خودکەم و چم زبای جارێکێ دوو زبا جارێکێ مامۆستایەک لە شاری هەڵەبجە لەبەر حەز و خولیای زۆری بۆ هونەر و هەروەها بۆ تێکەڵکردنی لەگەڵ سروشت باخچەی ماڵەکەی خۆی بە شێوازێکی زۆر جوان دەنەخشێنێت بەو شێوەیە کە وێنەی ڕەسەنایەتی گوندەکانی کوردستانی لەناو باخچەکەی نەخشاندووە وای کردووە کە سیمایەکی زۆر جوان و جیاواز بە باخچەکەی بدات. ئەگەر سری ئەم فۆرمانەی پشتەوەمانکی هەندێک لە بەش و دیمەن و گۆشەی هەندێک گوند و سروشتی کوردستانی تایە منیش کە لێرە نەخشاندومە هەر وەک بیرۆکەم بەسمەوە بۆ کە بەردەوام ئەو جوانیانی کوردستان لە پێش چاومان بێت بەردەوام ڕێزی سروشت بگرین بەردەوام سەوزایی زیاترکین بەردەوام بتوانین ژینگەمان خۆش بێت تقریبان لەوە سەرچاوی گرت. لە ڕاستیا ئەمە ئەگەر سێریکەی هەندێک کەرەستە و ماتریالی سادەیە ئەوش خۆی لە بۆیەی هەماشن و بۆیی ئەکرلیک و هەندێک بۆیی ئاوی وە تەکنیکی جۆراوجۆر ئەمە وەک سەرەتا وەک دەستپێکی ئیشەکە بەڵام ئەگەر سەیری کۆتایی ئیشەکە بکەین هەندێک وردەکاری و بەشی تیاماوە کاری تیا بکەی هەندێک لە فۆرمەکان بە شێوەی سێ دووری دەرچوون هەندێک ئەگەر سێریکی لە هەندێک خانوەکان و هەندێکداری لە وێنەکە دەرچۆواتە شێوازێکی سریدیم کێشاوە وامەوێت لە داهاتووشا زیاتر دەوڵەمەنی کەم بەوەی کە گڵۆپ و ئاو و هەروەها هەندێک لە مرۆڤی گوندشین لە ناو لادێکە هەبێەوە بتوان هەندێک فۆرمی ئاژەڵ و سروشت و مرۆڤ لە ناو گوند و لادێکەوە لە ناو سروشتەکە بۆی زاکە. لە ڕاستیا وەک بیرۆکە من حەزەکەم چوومە هەر شوێنێک ینی جێدەستم دیار بێ بتوان ئەو شوێنە ئاوادان کەمەوە ئیتر بە فۆرمی سروش بێ بە جوانکاری بێ بەوەی من ئەمە تقریبان دووەم ئیشمە و ئیشە تریشم ئیشێکی کولتوری بوو زیاتر ئیشی حەوز و فوارە و ئیشی با بڵێن سەتڵ و ئەوەی کە زیاتر لە جەنجەڕ و زیاتر لە شوێنە کوردوارەکان هەیە
و بەردەوامیشە بم لەم شێوە پرۆژانە و بەنیازی کۆمەڵی پرۆژەی تریشم لە داهاتوە هەر تقریبان لەم ستایلە و لە شوێنە گشتەکان بە ئومێدم ئەگەر بتوانم زیاتر لە پارک و شوێنە گشتەکان بتوانم جێدەستم دیارەوە بۆی خەڵکی زیاتر ڕنگ ببینە زیاتر شەوە جوانەکان بنێ وەک لەوەی شێوەیەکی سادە. هاوڵاتیەک لە شاری دهۆک خۆلیای کۆکردنەوەی کەلوپەلی کۆنی کوردەواری هەیە و توانیوێتی تا ئێستا کۆمەڵێک کەرەستەی کۆنی کوردەواری و هەروەها دراوی کۆنی عێراقی کۆبکاتەوە لە ماڵێکی خۆشیدا مۆزەخانەیەکی بچووکی لەو کەلوپەلانە دروست کردووە. وقتیدا بابا پیرت کار اینان همیشه کاری دستیه هندکی تادینه چکرنش نحاسی برونزی هندکی تادینه چکرنش زیوی هندکی تادینه چکرنش آسانی فرصت حسن محمد خدانت بازارت کلاپوری دهوکمه اولینی که 40 ساله از وی کاری کم و افکار من اول گرتیش بابا پیرت خو و حتی نو که از بردام سر وی کاری چونکی هر ملت هر باجرک فولکلور خود تنیاسین الحمدلله هم دهوکی جی و کردستان جی زنگینین فولکلور خوب میجا خو یا اما شغل دستیه و نحاسه و همین دستیه چکری اولش یک قطعه من القديمه وهي جانا جلا جان ترين وعزيز ترين وقديم ترين قطعه دفمن باركا كرديه بوچی باركا كرديه چونكي باركا كردي هنده مواصفات هاي تدا غير باركدانينه بونمونه مثلا رنگت طبيعينه كاسك مثلا يهات يود گرتن جبلگه داره قهوه يهات يود گرتن رها داره و نقش ويجي نقشه گلك جوانه و یا قديم اجيب شبكه اندازيه گلك جوانه هات يا چكرن جبر هنده حتی نو کجی خلق اکتن و بارکش مد کرن دستی ما چه کری کرم اف چند که برای که پیشمرگاب کارت اینا ملی خوبت که خارنا خود کره و شوانا جی اوید شختی چونه برپازی خارنا خود کره و ملی خوبت کرد اوه کاری دستیه اوه عمره بینیش که 7-8 ساله اوه همی دستی هاتیه چه کرن گله که جانه هکتو به و سعکه بکرت من 4 نوعیت هین اساسی خلک ما دهوکیه یا دو خلک هریمه یا 3 گشتیارن طبعا گلک یا فرا گشتیار بین کردستان چونکی وقتی گشتیار تن کار مهمیه باشتر لیته اوه بر او کبس کهربات بجنی اوه کرو پارچت کهربی اوید مینش برتز بیدی کبس کن وكان بيني في قفكي خلك بتر تشتش خرا بتر تشد تزبينه اف تزبيه بيجي شو دستينا واحجار كريمنا تزبيه جي مجالك جورتين يعني احتمالات 45 جورت وايتين يش خرا باشتر كهرباء بشتهن جيت صندلوسه بشتهن جيت قهرمانه وفيروزه ابنو كحقيقه ابا كاري دستيه جالك جانا ابا جي برد بجني تايجر جالك جورت تزبيه جيتين جحيل ما في قفكي واضح خلقك وقتی تد بینت اوه باجره آمیدیه سیلاف منه های دهوک منه های اوه جی بود دیاریات کرن بینەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و تەندروست بن.